بەڕێزان گفتوگۆکەین لەبارەی چارەنووسی موچەی مانگی دوانزە و کێشەدارەکانی نوێن هەرێم و بەغدا لە ساڵی نوێدا بەکوێ دەکەن ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز هاتو گوڵاڵ لەسلیق شارەزایە بۆری هاتو گوڵاڵە سلااو لێبێ بەخێراسی سەرچاو بە لە موچەی مانگی دوانزەوە دەست پێ بکەین موچەیە بەغدا بڕێک پارەی نردووە هەرێم دەڵێن پارەیە کەمە و بەپی زانیاریەکان بەنیازن وەفدێکی تر بچێتە بەغدا داوای 600 میلیارد دینارێکی تر بکەن بۆ موچەی مانگی دوانزە 823 ملیار تقریبا 823 تر بەڵێ باشە یعنی چیان دەوێرم چی دەوێت حەقی خۆیەتی داوایم پارانە دەکا بەغدا پارەی بۆ نانێرێ سلااوان لەبێت سلااو لە بینەرانی کەناڵی کورسات لە ڕاستیدا ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ نزیکەی 4-5 ڕۆژێک لەمە پێش کە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردو ئەگەر بێت و هەموو خۆمان یعنی ئێمە هەر ئەو ژمارانە کۆبکەینەوە کە لەناو ئەو بەیاننامەیە هاتوو ئەبینین کە ئەو بڕەپارێکی عێراق نردوێتی لەگەڵ ئەو بڕەپارێکی هەرێمی کوردستان لە داهاتی ناخۆخستێتە سەر و پارەیە بەشی موچەی هەر 12 مانگەکەی کرد لەگەڵ ئەو 264 میلیاری کە دوێنێ ئیمزای بۆ کراوە چونکە بەپێی ئەو نووسراوەکەی وەزارەتی دارایی کاڵێ 10 تریلیۆن و 752 میلیار و 584 دینار هاتووە و خۆشیان 960 میلیارد دیناریان خستۆتە سەر بۆ تەکمیلە و باس لەواکە کە لە مانگی حوتەوە ئێوە مانگانە 6 میلیارد دیناریان زیاد کردو بۆ خانەنشینی کە مدەی 5 مانگەکە مانگی حوت و هەشت و 9 و 10 و 11 و 12 حسابکە ئێمە مەکاتە 5 مانگەکات ئەم 5 مانگە 300 میلیارد دینارەکە و باس لەواکە کە ئەوانەی کە بوون بە گرێبەست و بڵێن پێشروانە بێژ بوون و بەگربەست باس لەواکە کە مانگانە 20 میلیاریان بۆ تەرخان کراوە ئەگەر مانگی 10 و 11 حسابکردنەوەی شەواکات کاتە 40 میلیار لەگەڵ ئەو 264 میلیاری کە دوێنێ هاتووە یان دێت کە کاتە 12 تریلیۆن و 370 میلیار و 280 میلیۆن و 906 و 480 دینار 264 دینار ئەگەر بێت و ئەم بڕەپارەی کە هەتا دوێنێ بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان گەشتووە و لەگەڵ ئەو داهاتێک کە خۆی دانی پیاناوە خستوێتە سەری بۆ موچە دابەشی بکەین دابەشی 12 مانگەکەی بکەین مانگی تریلیۆنێکم نزیکەی 26 میلیارد دینارەکە کە ئێمە ئەزانین بەپێی بەڵگەکانی دیسان وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە پێویستمان بە نزیکەی 996 میلیارد دینار هەیە کەواتە بەپێی هەو ئەرقامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کۆی موچەمان لەلایەن بەغدادەوە بە زیادەوە بۆ هاتووە و سەرڕای ئەوەیش کە ئێمە ئێستا لە 6 ساڵی تازیان تاکو ئێستا موچەی مانگی 11 ساڵی کۆن وەرنەگیراوە کە بەداخەوە ئێمە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە پرسیینەوە بووە بە حکایەتی ئەلف لێرەوە لێرە لە هاتووە لە ڕوونکردنەوەی وەزارەتی داراییشا دەڵێ بڕی تقریبا 800 و بڕێک میلیارد دینار دەڵێ هێشتا حسەی خۆمانە حەقی خۆمانە مافی خۆمانە بەغدا مناقەلەمان بۆ ناکە ئەنی بەغدا بۆ ئەمەش ناکە کە حەقی خەڵکی هەرێمی کوردستانە چونکە ئێمە دەزانین خۆ ئەم حکوومەتە تەنا بە موچە بەڕێوە ناچێت تەنا بۆ بڕانە بڕێوە ناچێت کە بۆ موچە دێ ڕاستە ئەمە ئەگەر هەر باسی وەشکەین ینی ئەم لە ناو ڕوونکردنەوەکە باسی ئەوەش کراوە کە خەرجیەکانی وەزارەتەکان کراوە کە مانگانە بە نزیکەی 160 میلیارد دینار خەمڵێنراوە ینی هەموو ئەمانە جیا کراوە و ئەمە تەنها ئەو سافیە ئەو پوختەیە کە تەنها بۆ موچەیە بەڵێ ئێمە تەنها باسی موچە ئەکەین چکە بەرنامەکەی جەناب سەبارەت بە موچەیە لە ڕاستیدا ئێمە مافی خۆمانە ینی لە بەغدادەوە ئەو بڕە بوجێ بۆمان بێت وەکو هەموو بەپێی دەستوری عراقی بەپێی مادەی 14 دەستوری عراقی هاوڵاتیانی عێراق لە بەبێ جیاوازی ڕەگەز و نەتەوە و ئاین ینی یەکسانن لە بەردەم ماف و ئەرکەکانیانە کەواتە مافی چۆن هاوڵاتیەکی جنوب و وەسەتە کە ئەوان موچەکانیان 30 ڕۆژارێک وەرگێ مافی منیشە 30 ڕۆژارێک وەرگێ بەڵام یعنی ئەگەر ئێمە قسەیەکیش بە ئینسافانەوە بکەین و بە بێلایەنانە قسە بکەین بۆچی من کۆی موچەکەم لە نەوتی بەسڕەوە بۆ بێت بۆچی لە هەرێمی کوردستان کە بەپێی بەڕاپۆرتێکی بنکۆڵکاری کەناڵی ڕوودا و کە دوێنێ لە کەناڵی ڕوودا و دەرچووە کە باس لەوە کە بە خاترانەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوتیش بفرۆشیە و ئەگەر لە 150 داهاتەکەشی بگەڕێتەوە بۆ کۆمپانیەکان و بۆ کۆمپانیەکانی سکیوریتی هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 2 تریلیۆن و 362 میلیار و 500 میلیۆن دیناری بۆ ماوەتەوە یعنی ئێمە ڕاستە عێراق پابەندە بۆی پارەمان بۆ بنێرە بەڵام ئێمەش پابەندیەک لە بودجەیە یا ئەوە تا بنوێنەرەکانمان لە بەغدا دەنگی پێنەدەن بەم پرۆژە یاسایە کە دەنگی پێدەین تۆ ئەبێ حکوومەتی هەوەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پابەندیانەی کە بۆ داهاتی نەوتی نانوتیە ئیلتیزامی پێ بکەیت و بیگەڕێنیتەوە بەغدا باشە کەواتە کۆی بڕوای تۆ وەهایە بەغدا پارەی نردووە هەرێم
11 موچەی لێداوە و پارەی 12 موچەشی وەرگرتووە. بەپێ هەر ئێمە هەر ڕقەمەکانی خۆیان کۆکەینەوە کاگرانکۆ، یعنی ئێمە هیچ ڕقمێکی ئەم لاولامان نەهێناوە، هیچ ڕقمێکمان لە فەزایکی ترەوە نەهێناوە. ئەو ڕقم و داتانی کە خۆیان بڵاویان کردوێتەوە کە دوێنێ حکوومەتی عراقی خۆشی ڕقمێکی بڵاو کردوێتەوە کە کاڵێن کرد بۆ هەرێمی کوردستان نزیکەی 10 تریلیۆن و 901 ملیار و 261,950,875 دیناری نردووە، یعنی ئەمە 10 تریلیۆن و 901 یعنی تقریبا 11 تریلیۆنی نردووە، 960 ملیاری خۆشمانمان خستۆتە سەری و 300 ملیاری ئەوەشمان خستۆتە سەری هینی ئەوەی کە بۆ خانە نشین چونکە ئەمە لە ناوڕوونکردنەوەکە دێنکراوە، یعنی ئەگەر هەمووی کۆبکەینەوە مانگانە زیاتر لە تریلیۆنێکەکە کە ئێمە ئەزانین لە سەرەتای ساڵی 2024 هەتاوەکو مانگی شەشش لە سەرەتای ساڵی 2024 913 ملیار دینارمان پێویستوە بۆ موچە وردە زیایی کردو تا گەشتۆ تا 996 ملیار دینار. کاتەم پارێکی لێ هات پارەی موچە هاتووە موچەکەی لێ نەدراوە و ئەوە تا هێشتا دەزانین هەرێم دەیە وەفدێک بنێرێتە بەغدا داوای بڕیەوە وەکو تۆ تێ زیاتر لە 800 ملیار دیناری تر بکە. وڵی ئێمە نازانین یعنی من نازانم لە ڕاستی ئەم پارەیە چی لێ ئەکرێت ئەمە باز لە پارەی نەوت بێن ئێمە هەدەستمان نەبردو بە پارەی نەوت ئایا بە کۆمپانی ئەوانەی بڵێن مۆڵەتدارەکان یا بەبێ مۆڵەتەکان فرۆشراوە ئەمە ئێمە هەدەستمان نەبردو بە پارەی بەس ئەو ڕقەمە کە حساب کراوە خۆیان دەریان خستو ئەمانەمان کۆ کردوێتەوە و دابەشی 12 مانگمان کردووە. من خۆشحاڵ بم ئەگەر حکوومەتی ئەو نوێنەرانەمان کە ئەچێتە بەغایان ئەو وەفدانی کە ئەچێتە بەغا بە دەستی پڕۆ بگەڕێنەوە، بەڵام ئێمە بیل نەتیجە هەزانین کە ئەوانەش حساب و کتابەتی خۆیان هەیە لەگەڵ وەفدەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەمیشە یعنی وای لێ هاتووە کە ئێمە قەرزار لێ دەرچوین لەو چوون و هاتنێکە بەغدا دوێنێش 264 ملیار نردووە 64 ملیار بۆ مانگی 12 ئەمە بۆ مانگی 12 نردوێت ئەمە سیرکە قوربان ئەو بڕەپارەی کە تەخسیس کراوە بۆ مانگی 12 ئەمە کۆتا گوژمێتی ئێمە لە مانگی خۆت ئەزانی ئێمە نزیکەی 399 ملیار دینارمان ناردۆ بۆ بەغا بۆ 5 مانگی سەرەتایی داهاتی ناونەکەن بەڵێ ناخۆکە نردومانە بۆ بەغداد داوای ئەو 6 حەو مانگەی ترەکات. هەرێمی کوردستان بە قسەی هەندێک لەلایەنەکان باسەوە کراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و دوێنێ بەڕێز فازڵ نەبیش باسیەوە لەوەی کرد یعنی ئێمە تەنها قسەی خۆیان ئێهێنین و پیان ئەڵێنەوە کە باسی لەوەی کردووە کە بە بەغداد و تراوە کە ئەو بداهاتی ناوخۆی لە بڕی موچەی مانگی 12 ببڕە باقیاتەکەین بۆ بنێرە بۆ ئەوی حکوومەتی هەرێمی کوردستان تەکمیلەی موچەی مانگی 11 کەواتە ئەوەی دوێنێ بەغدا ناردێ و 264 ملیار دینارە ئەوە تەکمیلەی موچەی مانگی 12 ئەو باقیەتی کە ماوەتەوە دوای لێدەرکردنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان یعنی دەڵێ ونەتان بۆ دەنێرم داهاتی ناوخۆم بۆ منێرن موچەی مانگی 12 لێ بدەن. ئەی بەغدا بۆ چێ داوای هەرێم بۆ لیژنەیەکی ترە نێرێ داوای 100 ملیاری تر بکات. وڵای ئیتری هەموو کەسێک یعنی لەلایەن خۆی بە پڕی حسابێکە قوربان یعنی ئێستا بڕۆ سەری بەڵام ئەگەر ئێمە وەکو بێلایەنێک سەری یعنی هەندێک جار کە ئێمە قساکەین بە هەندێک لە بەرپرس وازانێ ئێمە دژی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بە هیچ شێوەیەک دژی حکوومەتی هەرێمی کوردستانین بەڵام ئێمە نزیکەی 10 ساڵە معاناتمان هەیە لەگەڵ ئەم شێوازی بەڕێوەبردننی پرسی نەوت و یان پرسی داراییە لە هەرێمی کوردستانە و هەموو ساڵێک ئێمە هەموو معاشی مانگی 12مان فەوتاوە لە کۆی ئەم 120 موچەی ئێمە تەنها 59 موچەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بە کاملی وەرگرتووە لە 10 ساڵی ڕابردوو ئێمە معاناتمانە و معادلەکەش لە بەرچاومانە یعنی بە ئاشکرا ئەزانین کە کێ پابەند دەبێ و کێ پابەندی نابێ بە ئەو بەغدا پابەند بۆ بە بەڵێنەکانیەوە بۆ ڕێکەوتنانەوە کە کردێتی هەرێم پابەند نەبووە ئێمە نوێنەرەکانمان لە بەغدا تاوکو ئێستا ئەوان ئەوەی کە قسەی کردبێ باسەواکەن کە بەغدا پابەندی خۆی دەربڕوە ڕقەمەکانیش بەڵێ ڕقەمەکانی چونکە بەغداد هەر بڕەپارێک بنێرێ و هەر بڕەپارێکیش حکوومەتی هەرێم بۆ ئەوانی بنێرێ ئەوان بڵاویەکەنەوە عنی بە ئینسافەوە قسە بکەین نەوعان ئیشەکە لە لای ئەوان شەفافانەتر ئەڕوا بەڕێوە تاوکو لای خۆمان چونکە هەرو تا دوێنێ خۆیان بڵاویان کە کردوێتەوە کە بڕی ئەوەندە نێردراوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر وانێ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بە درویان ناخەنەوە بەڵام بەپێی ئەرقامەکانی خوان بەغداد ئەو پابەندەی لەسەری بۆ جێبەجێ کردووە. خان تۆ سەرۆکارت لەگەڵ ڕقەم و حساب و کتابە ینی بۆدی سیاسی لێک نادێتەوە بەڵام ڕەنگە سێکێک ئێمە ببینێ بڵێ ئەمانە دژێ مەزمونەی هەرێمی کوردستانن ئەمانە جاشی عراقنە وەکو دەسەواژانی کە بەکاردێ ڕقەم و حساب و کتابەکە وامان پێ دەڵێ کە بەغدا پابەند بۆ هەرێم پابەند نەبوو. ئێمە پێ دەڵێم کاگڕانکو ئێمە تەنها ژمارەکانی خۆیانمان کۆ کردوێتەوە
یەک ژماری زیادەمان لە یەک شوێنی ترێ و نهێناوە هەندێک کەس باسی ڕقەمی لابەلای کردو ئێمە باسی ئەو ڕقەمە لابەلانەمان نەکردووە تەنها ئەو ڕقەمانەی کە لە ناو ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان هاتووە زایدەن ئەو 264 ملیارەی کە خۆمان نەزانی کە دوێنێ هەرچی کەناڵەکانێ بە کەناڵی دەسەڵاتی شەوە یعنی بە کەناڵەکانی بۆ نمونە ئەوانەی کە زۆر ئاگاداری وردەکاریەکان ئەوان بڵاو کراوەوە ئێمە تەنها و تەنها ئەو ڕقەمانەمان کۆ کردوێتەوە بگرە خاتریشمان گرتوون باسی داهاتی نەوتمان نەکردو بە یەک شێوە دەستمان نەبردو بۆ داهاتی نەوتی. باشە موچەی مانگی 12 بە بڕای تۆ دابەشەکرێت؟ من قەنەعەتم نییەدا هیوادارم دابشکرێت بەڵام بەپێی ئەوەی کە تاوک ئەو کەرستانی کە ئێستا لە بەردەستمانە یا لە بەرچاومانەوە ئەی بینین قەنەعەتم بەوە نێدا بشکرێت. بۆچی نایانێ دابشکن؟ ئێمە ساڵی ڕابردووش هاتووە وەکو تۆ دەڵێن لە بەردەوە هاتووە بەشی 12 مانگە کەشەکە ئەو پارەیەکە هەیە وڵی ئەوەتر ئەبێ خوان ئەبێ هۆکارێکیان هەبێ ئەوان ئەڵێن على ئەساس پارەکە کەمە بەڵام بەداخەوە ئێمە ئەو ڕقەمانی لە بەرچاومانەیە و لە بەردەستمانەیە شتێکی تربان پێچوانێ ئەو قسانێک پێڵەکە ئەڵێن بەژناکە ئێمە ئەگەر داهاتی خەرجیەکانی شەموو لێمان تەرک کردو ئەو خەرجیانی فەرمانگەکانە بینین بە پێ ئەو ژمارانە موچەی مانگی 12 حکوومەتی هەرێمی کوردستان شیتوانی ئێمە شتێکی تر بەبیر خەڵک بێنینەوە ئێمە لە مانگی دووە موچە هات کاکڕانکۆ بەڵام بینیمان مانگێک زیاتر بە بارمتە گیرا و لەگەڵ موچەی مانگی سیا لە کات لە جژنی ڕەمەزانە بە پەلەپەل دابشکرا لە مانگی هەشتا بە هەمان شێوە موچە هات بەڵام تاخیر کرا و تا نزیکی حملە انتخاباتەکە و کۆتایی ڕۆژەکانی حملە انتخاباتەکە موچەی مانگی هەژنەدرا و دیسان موچەی مانگی دەمان بینی کە نزیکی 7 ڕۆژ دیسان بە بارمتە گیراوی یعنی ئێمە گرفتێکمان لەگەڵ عینادی شخصیە هەیە لەم حکوومەتی هەرێمی کوردستانەیە بەداخەوە بە شێوازێکی عینادانە و تاگەڕۆیانە مامەڵاکرێت و هیچ خوێندنەوەیەک بۆ خەڵکی ناکرێت ئێمە حەقمان بەسەر خوێندنەوە نییە بۆ شەریکە سیاسەکانی خۆیان ئەیکەنیان نایکەن بەڵام هیچ خوێندنەیەک بۆ خەڵک ناکەن کە ئەو خەڵکە هەموو ڕێعەتی ئەوان بێت و یعنی ئەوان لە ڕێی خوا ئەو پاریان بنێ بۆ شێوازە مامەڵە لەگەڵ خەڵک و موچە خۆران ناکەن. باشە دوا پرسیارم ئەم ساڵ چۆن دەبێت 2025 وەکو 2024 بێت ئێمە سێکە قوربان ئێمە ناتوانین هەل لێسەوە قسە لەسەر دارایی 2025 بکەین هەتاکو ئێمە زانین پرۆژه یاسای بودجە بۆ 3 ساڵ بووی 25شی لەسەر و چۆتە پەرلەمانەوە لە ساڵانی ڕابردووە هەتاکو دووبارە نەچێتەوە پەرلەمان و دووبارە بەرچاوڕوونیەکمان نەبێ لەسەری ناتوانین لەسەر بڵێن ساڵی 2025 قسە بکەینەوە لەو ئەگەر ئێمە بگەڕێنەوە تۆزە فیدباکێک وەرگرین ئێمە لە ساڵی 2015ەوە هەموو ساڵێک نوێنەرەکانمان باسی ئەویان کردووە کە کە دەنگیشیان یاوە بە پرۆژە بودجێ ئەو ساڵەیە باسییانەوە کردووە کە پشکی کورد پارێزراوە بەڵام بەداخەوە لە ساڵی 2014 هەتاکو ئێستا بەهۆی ئەو پابەت نەبوونی حکوومەتی هەرێمی کوردستانی ئێمە تووشی ئەم گرفتانە بوون ئەگینا هەموو جارێک ئەوان مژدەیەوان پێبەخشیون کە ئەم ساڵ لە ساڵی ڕابردوو باشترە بێ بەڵام بەداخەوە پابەت نابینێمە. هاتو گوڵاڵە سپاس دەکەم بەداخەوە هەموو جارێمە ینی تووشی ئەم حاڵەتە نابین ینی لە سەرەتای ساڵەکەەوە هیوە هەمیشە هیوایەوە خوازین ساڵەکە ساڵێکی باشی دارایی بێ بەڵام دواتر نەتیجەکانی بەو شێوازە ناکەوێتەوە سپاس دەکەم ینی کۆی پوختی قسەکانمانەوەی بەداخەوە هەرێم پابەن نەبوو بەغدا تا ڕادێک پابەن ژمارەکانی خوان وڵن قوربان ژمارەکانی خوان وڵێ چۆن لە زمانی ژمارەکان قساکە نەک لێکدانەوەی سیاسی چکە ئەم پرسە ڕقم هیچ لێکدانەوەیکی سیاسی هەڵناگرێت چۆن ئەڵێ یەک زاید یەک ئەکاتە دوو ناکاتە سیان ناکاتە ژمارەیەکی تر ئەوەیە. بەڕێز گوڵاڵستیق شارەزای یابووری سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس بۆ ئامادەبوونت بۆ ڕوونکردنەوەکانت.